دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە پرۆسەی ئاشتی لە تورکیا خاتە مەترسیە و ئاگری شەڕ لە نێوان پەکەکە و تورکیا خۆشتر دەکات. دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە لەلایەن حکوومەتی تورکیاوە بە پاساوی پشتگیریکردن لە پەکەکە کاردانەوەی ناوخۆیی و جیانی بە دوای خۆی داهێنا. پارت و لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان داوایان لە دەسەڵاتدارانی تورکیا کرد هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە ئازاد بکەن. لە ئاستی نێودەوڵەتی ژنەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا و یەکێتی ئەوروپا نیگەرانی خۆیان دەربڕی دژی دەستگیرکردنی هاوسەرۆک و پەرلەمانتارانی هەدەپە و داوایان لە تورکیا کرد ئازادیان بکات. بە بڕوای چاودێران دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە پرۆسەی ئاشتی ئەگەڕێنێتە دوا و ئاگری شەڕ لە نێوان حکوومەتی تورکیا و پەکەکە خۆشتر دەکات. بەرپرسانی هەدەپە هۆشداری دەدەن لە ئاڵۆزبوونی دۆخی تورکیا بەهۆی دەستگیرکردنی هاوسەرۆکان و پەرلەمانتارانی هەدەپە و ئەگەری دەستبردنی تورکیا بۆ داخستنی هەدەپە. هەدەپە یەکێکە لە پارتە دیارەکانی تورکیا و لە ساڵی 2012 دامەزرا و لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانی تورکیاش توانی بربەستی لە سەدا 10 تێپەڕێنێت و بچێتە پەرلەمانی تورکیا و 59 کورسی بەدەست بێنێت.